بەرەنگاری نێوان کۆمارەکان و دموکراتەکان تەنانەت پێش مشتومڕی سەر تەلەڤیزیۆن دەستی پێکرد. دەمهەویست تێبینیەک بدەم بەڵام هەندێک کەس بە ئەنقەس لە پشت منەوە دەنگەدەنگیان ساز کرد. پشتیوانی ترامپ تیان وانگ بڕیاریدا لە نەڕەزایەتی بەرامبەر بە ترامپ لە پێش هۆتێل و کاسینۆکەی لە لۆس ئانجلس ئامادە بێت. ئەندامانی یەکێتی کرێکاری بربەستێکی وەک دیواریان ساز کرد کە بەرهەڵستی ئەو دیوارەیە ترامپ دەیهەوێت لە سنووری مێکزیک دروستی بکات. هەندێک بربەستمان بۆ دیوار سازکردن هێنا چونکە ترامپ بێڕێزی بە کۆچبەرانی نێو وڵات دەکات. ئەو تێناگات ئەو وڵاتە کۆچبەر پێکهێناوە پێویستە تێبگات ئەو دیوارە بۆ جیابوونەوە نییە بەڵکو بۆ یەکێتی ئێمەیە. وانگ وەک کۆچبەر دامەزرێنەری گروپی چینی ئەمریکی بۆ ترامپە دەڵێت 6,000 ئەندامی هەیە کە پشتیوانی لە خانمی هیلێری ناکەن. بایەخەکانی سەرەکی ترامپ لەگەڵ هی کۆمارەکان یەک دەگرێتەوە کە لەگەڵ بایەخەکانی گروپی ئێمەیە ڕێز لە خوێندن دەگرین ڕێز لە ئاسایش دەگرین نامانەوێت ترۆریسممان کوژن ئۆباما نەیتوانی و لە بەرامبەر داعش پارێزەرمان بێت. لە شوێنی مشتومڕەکە پشتیوانانی کلینتۆن و ترامپ لە دەرەوە ڕێپێوان دەکەن لە کاتێکدا لە ژوور کاندیداکان دەدوێن هەوڵ دەدەن کە دەنگدەرانی بڕیار نەدرا و ڕابکێشن. لە نزیک شوێنی مشتومڕەکە دموکرات و کۆمارەکان دوای مشتومڕەکە لەگەڵ پەیامنێران قسە دەکەن. بابەتێکی گشتی ئەوەیە ئەگەر کلینتن سەرکەوێت ترامپ ناهێوێت ئاکامەکان پەسەند بکات. ئەمە ڕەوتێکی دەنگدانی ئەمریکایە نەک ڕەوتێکی پارتایەتی. ئەگەر شتێکی نەگونجاو دێتە بەرچاو پرسیارێکی ڕەوایە ئەگەر بەرهەڵستی هەبێت. پشتیوانانی کلینتن بێزاریان دەربڕی. ئێمە بژارەیەکی پارتی کۆماریمان هەیە کە دەڵێت باوەڕی بە دموکراسی ئەمریکایی نییە. ئەو نازانێت داخوا ڕێز لە ئاکامی هەڵبژاردننی سەرۆکایەتی بگرێریان نا. بیر ناکەمەوە لە ئەوە ناشیاوتر هەبێت. داخوا چێبراوەی دوایین مشتومڕە بەسراوەتەوە بەوەی لە چێ دەپرسی. پێم وایە هێلەری ئەویش کەسدا. ترامپ زۆر بە ئاسانی سەرکەوت. لەوەتا مشتومڕ لە سپتامبەر دەستی پێکردووە کلینتۆن لە ڕاگوەرگرتنی گشتیدا باش چۆتە پێش. دەنگدەران لە مانجی نوامبر دوایین ڕای خۆیان دەردەبڕن.